دەیان گەنجی هونەرمەند لە شاری سلێمانیدا کۆبوونەتەوە و بە بۆنەی یادی کۆتایی هاتنی جەنگی جیهانی یەکەمەوە پێشەنگایەکی هونەری جیاوازیان کردووەتەوە. 39 شێوەکار و هونەرمەند لە شاری سلێمانیدا بە 57 کاری هونەری هەستاون بەکردنەوەی پێشەنگایەکی هونەری کە باز لە جەنگ و ئاشتی دەکات و لە ساڵیادی تەوابوونی جەنگی جیهانی یەکەمەوە دەستی پێ کردووە بۆ چەند ڕۆژێک بەردەوام دەبێت. ئەم چارەکە سەبارەت بە کۆتایی هاتنی جەنگی جیهانی یەکەم لەسەر ئاشتیە کە لە 1918 ئەو جەنگە وەستاوە. حەزمان کرد وەکو دوو گروپی هونەری باران و بەخشندە ئەم پێشانگایە ڕێک بخەین کە پێشتر پێشانگایەکی وا لەسەر جەنگی جیهانی و ئاشتیەکە نەکراوە. پێشەنگاکە بە شێوەی بازنەیەک بە تابلۆکان دەورە دراوە و لە چیرۆکی سەرەتای جەنگ و کارەساتەکانەوە دەست پێ دەکات و بەرەو ئاشتی و سەقامگیری و فڕێدانی چەکەکان کۆتایی دێت. ئەتوانم بڵێم کە بڵێن دڵی پێشەنگاکە کە هەموو ئیشێک کە ئەکرێت پێویستە سمبولێکی هەبێ. ئێمە تابلۆیەکەمە ئەتوانین بڵێن سمبولی پێشەنگاکەی ئەم ماوەیە کە باز لە جەنگەکە کە لە جەنگۆ دەست پێکە لە ناوخۆشیەوە دەست پێکە بەرەوخۆشی کە دروستبوونەوەی گوڵە دروستبوونەوەی گیایە دروستبوونەی دارەکانە ژیانەوەی مرۆڤایەتیە فڕێدانی چەکەکانە ئەتوانم بۆ شێوازە وەسفی بکەم. هەنێ وڵات شەڕ و ینی هەموو وڵاتێک شەڕ و ئاشتی تیا بەڵام وڵاتەکەی ئێمە زیاتر شەڕە چونکە خۆتانزان لەبەرباری دارایی و ئەو نەوتەی کە هەمانە ئەو شتە باشێک کە هەمانە بۆ بە شەڕێکی زۆر بۆ ئێمە تا بتوانین بە هونەر بێ بە هەشتێک بێ ئاشتی پیشانی کۆمەڵ بین کە ئاشتی بۆ ئێمە باشترە و ئێمە بە ئاشتی بەڕێواچی نەک بە شەڕ. لە کاتێکدا جوگرافیای ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ ماوەی چەند دەیەیە بەدەست جەنگ و کوشتارەوە دەناڵێنێت، شێوەکار و هونەرمەندانی شاری سلێمانی خوازیارن لە ڕێکارە هونەریەکانەوە پەیامی ئاشتی و بەرەنگاربوونەوەی جەنگ بڵاو بکەنەوە. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.